بەرهەمی یەکێک لە موزیسیانە هەرە دیارەکانی نێو گۆرانی موزیک ئەویش هونەرمەند زەرزەوەیە کە ئەبینین بە بەرزەوامی ئەم هونەرمەندە کار لەسەر زیندووکردنەوەی بەشێک لە بەرهەمەکان و کارکردن لەسەر ئەوەی کە چۆن بتوانرێت موزیک بە تەنها بجێ بەگوێی گوێگرانە و بتوانێت لە ڕێ ڤیدیۆ کلیپێکی جوانەوە چەندین ئامێری موزیکی بە تایبەتیش ئامێرە کلاسیکی و سونەتەکان جارێکتر تێکەڵ بکرێنەوە و بەرهەمی تایبەت و ناوازان لێ دروست بکرێت هەستی چلا لە ئێستاە کە نوێترین بەرهەمی ئەم هونەرمەندەیە و بە هاوکاری لەگەڵ چەند موزیسیانێکی ترا کاریان لەسەر کردووە بڵاو کراوەتەوە.